گوندێکی جیاواز و تایبەت بە کورتە باڵاکان کە جیاوازترین گوندە لەسەر زەوی و بە یەکێک لە 7 گوندە بەناوبانگەکانی جیهاندا دەنرێت. دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی ئێران و 1262 کیلۆمەتر لە تارانی پایتەختەوە دوورە. گوندی ماخۆنیک ناوبانگی بە گوندی کورتە باڵاکان بڵاو بووەتەوە. 130 کیلۆمەتر لە ناوچەی سەرپیشە لە پارێزگای خۆراسان لە باشووری خۆرهەڵاتی ئێران هەڵکەوتووە. 35 کیلۆمەتر لە سنووری ئەفغانستانەوە دوورە. مێژووی گوندی ماخۆنیک بۆ هەزاران ساڵ لەمەو بەردەگەڕێتەوە. لە گوندەکەدا چەندین پەیکەر و ئاسەواری مێژوویی ماونەتەوە و تێک نەچوون. خەڵکی ئێستای گوندەکە بۆ نزیکەی 400 ساڵ دەگەڕێتەوە کە لەگەڵ هاتنی ئەحمەد خان لە ئەفغانستانەوە بۆ گوندەکە دەگەڕێتەوە و سەردەمانی پێشتر ڕێگای سەرەکی هاتوچۆی خەڵک نزیک بووە لەم گوندەوە. زۆر بە ئەستەم توانراوە ئەم گوندە بدۆزنەوە. خەڵکی گوندەکە هەمویان کورتە باڵان. درێژی باڵای هەر کەسێکی گوندەکە مەترێک و 40 سانتیم تێپەڕ ناکات، بۆیە بەرزی دەرگای خانوەکانیان 50 بۆ 70 سانتیمەترە. زۆر کەس ناتوانن لە دەرگاکانیانەوە بچنە ژوورەوە تا خۆیان زۆر نەچەمێننەوە. قوڵی ژوورەکانیان مەترێک لە ئاستی زەویەوە قوڵترە و هەر ژوورێک 10 بۆ 12 مەتر تێپەڕ ناکات. نزیکەی 6 بۆ 8 کەس دەتوانن تێیدا بژین و لە بەشێکی دیکەی خانوەکانیان ژوورێک تەرخان دەکەن بۆ پێداویستی و بەرهەمە کشت و کاڵەکانیان بۆ خۆراکی ڕۆژانەیان بەکاری دەهێنن. لە هەر خانوویەکدا بە قەبارەی ناولەپی دەستێک پەنجەرەیەکی بچووک هەیە بۆ پاراستنی گەرمای ژوورەکە و هەوای ساردی دەرەوە و زانینی شەو و ڕۆژ. هیچ خانوویەک حەوشەی تێدا نییە. بەشێکی دانیشتوانی گوندەکە بە کاری جوتیاریەوە خەریکن، بە تایبەتی گەنم و جۆ و شێلم و سیر و پیاز و هەروەها بەرهەمهێنانی جۆرە ترەیەک کە وەک خورما وایە. لە ڕابردوودا لەم گوندە خواردنی گۆشت و چایی و کێشانی جگەرە قەدەغە بوو، کەس بەکاری نەهێناوە و سەرچاوەی خۆراکیان خواردنی شێلم و چەوەندەر بووە کە بە چەندین شێواز خواردنیان لێ ئامادە کردووە. دانیشتوانی ئەم ناوچەیە کلتورێکی تایبەت بە خۆیان هەیە کە جیایان دەکاتەوە لە ناوچەکانی دیکە. هەر هاوڵاتیەکی تووشی نەخۆشیەک بهاتایە دووریان دەخستەوە بۆ ئەشکەوتێکی نزیک لە گوندەکەیان تاوەکو تەندروستی باش دەبوو، ئینجا دەیانگەڕاندەوە بۆ گوندەکە. پێیان وا بووە کە بەم شێوازە زووتر چاک دەبێتەوە. ژمارەی دانیشتوانی گوندەکە نزیکەی 700 کەسن. بەشێکیان بەکاری کوورەوە خۆیان خەریک کردووە و بەشێکی تریان لە ناوچەکانی دەوروبەریان بەکاری بەخێوکردنی مەڕووماڵاتەوە خەریکن و ژنەکانیشیان بەکاری ڕستن و چنینەوە خەریکن.